نمكر هنا مرات مرقتون غيابي الشمهية الشمو زمحانم غريب يكم يعني حظكم زوبي موا مولتي يعني زور بكمية يعني تيدا أصلا هم مولتي ورنقتي زيادة بكو خيزان تعامل ما كرديا مثلا أواني كبيوستيان بمولود بولكاتي بيوست حتى وكوتواني بنيار متين داينا استاذانه ببینەرانی پایتەخت میدیا لە کارگەی مافوری دەستکردی ڕەواندزم لێرە زیاتر لە 50 ساڵە ئەم کارگەیە بوونی هەیە لێرە کۆمەڵێک ئافرەت کە دانیشتووی دەوروبەری قەزای ڕەواندزن لێرەوە کاری خۆیان دەکەن جا یەکێک لەو بابەتە سەرنجڕاکێشانەی کە لێرە بوونی هەیە فاتیمە خان کە یەکێکە لە سەرپەرشتیارانی ئەم کارگەیە ماوەیەکی زۆرە لە کاتی دەست بەکاربوونەوە تا ئێستا مۆڵەتی نەکردو جا بە گفتوگویەکە کورت لەگەڵ خۆیان بکەم فاتیمە خان سڵاو لەبێت و مادوو نەبن ئەگەر پێمان بڵێیت سەرەتا باسی ئەوە بکەین لە کێوە لێرە جەنابەت ئیشەکەیت لێکی نوی نۆتۆشتەوە لێرە دەست بەکارم نێزکە 28 ساڵ 28 ساڵە باشە تا ئێستا مۆڵەت نەکردووە نمكر هنا مرات مرقتون غيابي الشمهية شكرا باشە هۆکار چییە کە پێویست بووە نەبووە مۆڵەت بکەی پێنە بۆ زۆر مرتاحیشم لە دایرێ خۆ لە دەگەر کارمەندا دەگەر هەر هەموویە لەبەرەوەی حەزم کرد بە بەردەوام لێرانە ئەوە نیشانی ئەوێ دڵسۆزی خۆتە بۆ کارەکە زۆر مرتاحم زۆر حەزیشم لە دەوامی خۆی مولتي يعني زور بكمية يعني تيدا أصلا هم مولتي ورنقتي أوش زيادة اللي قالته ديارة ليرة مرتاحة ديارة يعني حسب كاك ليرة زور مرتاحة بدلوا إيش كيكا چەند کارمەندی لێرە نو كارمندي قريب بستا وين كش بقشتي بيسكس زيادة بكو خيزان تعامل ما كرديا مثلا أواني كبيوستيان بمولود بولكاتي بيوست حتى وكوتواني بنيار متين داينا تلا روي مولد بيدان تلا روي تعامل كردن هالسوكوتي روجانا وإيش كردن زيادة يعني وامان كرديا براستي كششي قنزاو دروز بيلو أو كارمنداني أواني كبتايبتي كليري إيشي هنري كيكا چونکە ئەوە ئیشەکی هونەریە ئەنی کەلتوریە هونەریە زۆر بەدیقەیە زۆر بەماندی بوونە ئەگەر ینی بە ڕغبەتی خۆی بە ینی زەوقی خۆی ئیش نەکات لەوانەیە هەڵەش زۆر تێدا بکات زۆر مرتاحیشم دەگەر هەر هەموویان و هەم لە چەند ساڵە بەنزیک یعنی چەند ساڵە مۆڵەت وەرنەگرتووە 28 ساڵە لێرەم 28 ساڵە و بەردەوامی هاتوویت و نێزێکی 28 ساڵە ینی دومانچێکمە هەر لێرانە بووم و هەر دەمام کردی ئەنی زانیاری تەواوەتیش هەیە لەسەر ئەم بابەتانە بۆ پێی کە حەزەکەی بە سەیرێکی ئەو تابلۆی بکەین و بۆمان باسی کە شێواز دروستکردنەکەشی چۆنە ئەوە ئیشەکەی کۆمپیوتەریە هەم بە نەخشە و زوان ئەوە مێدە نەخشەکە مێدە ئەوە بە ژمارەیە هەمووی بە ژمارەیە ئەو ژمارانە دەگەر ئەو داوانە کە ڕایەرەکەن کردیە ژمارەی لێ ئەدەین و حەسەب ئەو نەخشەی دەگە ئەو ڕایەرەکەین و دەگەر سوفەکەشن کە ژمارە لێدا ئەنێن و تابلۆیەکە دەرەچێت زۆر بە مەزبوطی تابلۆیەکە دەرەچێت و ئیشەکە زۆر بە مەزبوطی بە بێغەڵەتی و هیچ کێشەی نابێت باشە شێوازی تەحملکردن لەگەڵ ئەو کارمەندانی لە مودێ ساڵانە کە لێرە بوویت و تا ئێستا مۆڵەتش نەکردووە چۆن بووە زۆر مرتاحبوونە زۆر خۆش بووە یعنی هەموو ینی باوەڕکە شەمبوو زمحانم غەریبیەکەم ینی حەزەکەم زوو بێمەوە يعني هەر ئێچ لێرانە لە دەستندا بێ ئەوەی حەملی خۆیان کردبی زۆر بدەم تاسیر بووینە هەر زۆریش عنی ئامۆزایەکی خۆک و کەسێکی خۆ لە دەست ئەوە دەبێت بەو شێوەیە تێکەڵبوونە لەگەڵ زۆر مرتاحین زۆریش دەگەیەکدی تێکەڕبووینە لە هەموو خۆشی و ناخۆشیە چیش دەگەیەکدی داینە باشە هەبووە ڕۆژانی وە هەبێت و دەوامتان نەبێت و ئێوە حەزت کرد بێ هاتوویت لێرە بارم يعني زم حشماش حەزەکەم يعني زۆر ئەوە بە يعني ئێکێک نەیبینی بینەکە نەخۆش بیان ئەوە حەزەکەی زووتر بیبینیەوە زۆر مرتاحین دەگەیت